تەواوی هێزە سیاسیەکانی هەرێم بۆوانەی لە دەسەڵاتن بۆوان لە دەروی دەسەڵاتن و بە تایبەت هاوڵاتیانی ئەزیز و دەنگدەرانی نەوەی نوێ. ئێمە بۆ بابەتی یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکۆماری عێراق ئەم پرۆژەیەمان ئامادە کردووە و ئەمە وردەکاری قسە و بڕیاری ئێمە دەبێت کە تەمانم بڕیارە دواتر بەپی وەڵامدانەوەی لایەنەکان بۆ ئەم خاڵانە و بۆ ئەم بڕیارە ئێمە و کاتە گفتوگۆی زیاتری لێ دەکەین و بڕیاری کۆتاییمان دەدەین. پرۆژەی نەوەی نوێ بۆ دەنگدان بە کاندیدی سەرۆکۆمار لە دەرەوەی کاندەکەی جوڵانەوەی نوێ، واتە لەم حاڵەتەیە ئێمە ئامادەین کە کاندیدەکەی خۆمان بکشێنەوە و دەنگ بدەین بە کاندیدێکی تر ئەگەر هەج لایەنێت هەج هێزێکی سیاسی لەو دوو هێزێک کە هەیە پارتیوێکێتی ئەم پرۆژەیە جێبەجێکەن یاخود ئەم خاڵانە جێبەجێکەن. نەوەی نوێ وەک هێزێکی سیاسی ئۆپۆسیۆن بەردەوام کار دەکات و هەوڵ دەدات بۆ باشترکردنی دۆخی خەڵکو و بەرەو پێشچوونی هەرێمەکەمان لە ڕووی دامەزراوی یاساییەوە. بۆ ئەمە بەستە جوڵانەوەکە پێی وایە کە دەنگدان بە یەکێک لە کاندەکانی دەسەڵات بەبێ هیچ خزمەتێکی هاوڵاتیان و بەبێ هیچ دەستکەوتێ بۆ هاوڵاتیان دژی هەموو ئەو بنەما و پرەنسیپانەیە کە جوڵانەوەکە باوەڕی پێ هەیە و لەسەر ئەو بنەمایانش هاوڵاتیان دەنگیان بە جوڵانەوەکە داوە. و ئەوەتای هێزی سیاسی هەبووە لە هەرێمی کوردستان لە زۆرینەی خولەکاندا کاتێک کورسی پەرلەمانیان بەدەستهێناوە بەهۆی دەنگی هاوڵاتیانەوە ئەوە ڕاستەوخۆ ئەم هێزانە کورسیەکانی پەرلەمان و دەنگەکانی هاوڵاتیانیان بردوۆتە سەرمێزی گفتوگۆ و داوای پۆست و وەزارەت و بەرژەوەندی تاکە کەسی و حیزبیان بۆ خۆیان کردووە. بەڵام ئێمە وەک جوڵانەوەی نەوەی نوێ لە یەک حاڵەتە ئامادەین کە هەموو ئەو دەنگ و کورسیانی کە لە پەرلەمانی عێراق بەدەستمان هێناوە بیبەخشینە لایەنێک و کاندیدی جوڵانەوەکە بۆ پۆستی سەرۆکۆمار بخشێنەوە دەنگ بە یەکێک لە کاندیدانی سەرۆکایەتی کۆمار لە دەروی کاندەکەی خۆمان بدەین ئەگەر هەر هێز و لایەنێکی دەسەڵات ئەم خاڵانەمان بۆ جێبەجێ بکات کە هەمووی داواکاری هاوڵاتیان و هیچ بەرژەوەندێکی خۆمانیتیانە. مەرجەکانی نەوەی نوێ بۆ دەنگدان بە هەر کاندێکی سەرۆکۆمار لە دوو حیزبەکەی دەسەڵات. یەکەم، دەست بەجێ هەرزانکردن و ئاساییکردنەوەی نرخی غاز و بەنزین و نەوت و پێداویستەکانی تری هاوڵاتیان و پێویستە ئەم هەنگاوە پێش دەنگدان لەسەر سەرۆکۆمار ئەنجام بدرێت. دوو، دەست بە جێلابردنی باج و هەموو جۆرە ڕسوماتێکی حکومی یاخود هی کۆمپانیاکان لەسەر هاوڵاتیان و دوکاندارەکان و کاسبکارەکان ئەمەش دەبێت دەست بە جێبەجێ بکرێت پێش دەنگدانەکە. دەست بەجێکردنەوەی ژمارەی بانکی بۆ تەواوی موچەخۆرانی هەرێم و دانانی کات و وادە کە مانگانە بڕێک موچەی پاشەکەوتی فەرمانبەران بگەڕێتەوە سەر و ژمارە حسابە. دەست بەجێ دەستکردنەوە بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران، واتەوەی کە وەستاوە دەست بەجێ دەست بکرێتەوە بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. پێنجەم، بەڵێندان بە جێگیرکردنی بابەتی گێڕانەوەی کەرکووک و ئاساییکردنەوەی دۆخی شارەکە و ناوچە دابڕێنراوەکان و هەروەها هاوتاکردنی موچەی پێشمەرگە لەگەڵ هێزە عێراقیەکان و جێگیرکردنی ناردنی بەشە بودجەی هەرێم بۆ موچەخۆران لە ناو بەرنامەی حکوومەتی نوێی عێراقیدا و هاوتاکردنی موچەی خانشینانی هەرێم لەگەڵ موچەی خانشینانی عێراقدا. واتە ئەم بابەتە دەبێت لە ناو بەرنامەی کاری حکوومەتی عێراقدا جێگیر بکرێت. دەستکردن بە دابەشکردنی دەرماڵە بۆ تەواوی خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکان، دانەمەزراندنی فەرمانبەرانی گرێبەست و هەروەها فەرمانبەرانی خۆبەخش وەکردنیان بە هەمیشەیی و هەروەها دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ و ڕەخساندنی هەلی کار بۆ دەرچوانی دانەمەزراوەکان بۆ دەرچوە دانەمەزراوەکان و خوێندکاران. هەشتەم، پێدانی موچەی خانشینان لە ڕێی کارتی بانقیەوە 30 ڕۆژ جارێک لە وادەی خۆیدا موچەکانیان بچێتە سەر ژمارە حسابی بانکیەکان و دانانی چەندین ئامێری پارەڕاکێشانەوەی کە پێی دەوتێ ATM لە چەندین شوێنی جیاوازی شار و شارۆچەکان تاوەکو خانەنشینان بە ئارەزووی خۆیان لە هەر کاتێکا بیانەوێ موچەکانیان وەربگرن نەوەکو چەندین ڕۆژ و چەندین کاتژمێر بوەستن بۆ وەرگرتنی موچە و وەکو پێشتریش باسمان کرد هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ موچەی خانەنشینان لە عێراقدا. نۆیەم، ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێم لە وادەی یاسایی خۆیدا و لەم ساڵدا. دەیەم، هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و هەروەها هەموارکردنەوەی یاسای کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بە جۆرێک ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران بێلایەن بن و لە کۆمەڵێک دادوەری بێلایەن و سەربەخۆ پێک بێن. ئەنجومەنی سیاسی جوڵانەوەی نەوەی نوێ 29/2022. و ئەزیزان، من دوایی بەسەرە بۆ پرسیارەکان دێمە سەر جەنابتان لەوێ دەست پێەکەین. ئەزیزان، ئەوە تا هێزی سیاسی هەبوو لە هەرێمی کوردستان چەند کورسێکی بەدەست هێناوە بردێتی بۆ لای سەرمێزی گفتوگۆ و توێتی چی مێنێ بۆ خۆم، چی مێنێ بۆ حیزبەکەم، چەند وەزارەتمانێنێ، چەند پۆستمانێنێ. ئێمە وەکو نەوەی نوێ ئێستا چەند کورسیەکمان هەیە دەیبینە سەرمێزی گفتوگۆڵێن چی دەدەن بە خەڵک، ئامادە بوون خزمەتی خەڵک بکەن، هەندێک شت بکەن بۆ هاوڵاتیان. ئەوە ئێمەش ئەو
پیاڵە ژەهرە ئەخۆینەوە دەنگە دەین بە یەکێک لە کاندیدانی دەروی خۆمان خۆ ئەگەر ئامادە نەبوون خزمەتی خەڵک بکەن و هەندێک خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان پێشکەش بکەن و ئەم خاڵانە جێبەجێ بکەن ئەو کاتە ئێمەش كانديداكي خۆمان ناکشین و دەنگ دەدەین بە کاندیداکەی خۆمان. بالنسبة للقنوات العربية اليوم اجتمع المجلس السياسي لإحراج الجيل الجديد ليقرر ما إذا كان يسحب مرشحها لرئاسة الجمهورية أو يبقى على المرشح. فقررنا أن يكون لدينا شروط إذا في حال انسحبنا أو سحبنا مرشحنا، وبهذا الصدد سوف نجتمع في أيام القادمة مع إخواننا وتحالفنا وأشقائنا في تحالف من أجل الشعب وبعض أعضاء برلمان المستقلين لنقرر معهم ونضيف معهم بعض فقرات الذي يخص الشارع العراقي عامة والذي يخص مطالبات التشرينيين وأعضاء المستقلين في البرلمان وحركة الامتداد بالوجه الأخص، شنو هو متطلباتهم وشنو هو رأيهم في حال، هذا فقط اختيار في حال إننا استحبنا مرشحنا لرئاسة الجمهورية. وإن شاء الله في أيام المقبلة سوف يكون لنا اجتماع معهم أيضا، ولكن الآن كحراك الجيل الجديد وكموضوع مرشح رئيس الجمهورية سوف نعلن هذه الوثيقة للرأي العام. والشكر. فرمجة. دەستخۆش. جارێ ئێمە بەنسبەت بەوەی کە زۆر لە میدیاکان و هەندێک کەس دیسان وەختەم پرسیارکەی جەنابن چکۆ پرسیاری خەڵکە زانم کە لە سۆشیال میدیاشان دێ لەو پرسیار نووسراوە ئەڵێن نەوەی نوێ بۆچی کاندیدی هەیە بۆ سەر و کۆمار خۆم توێتی ناچمە حکومەتەوە. جارێ ئەزیزان سەر و کۆمار ڕاستە لە دەستورکاتی خۆی بە بڕگەیەک لەبەر خاتی کورد وتیانە سوڵتەی تەنفیزی لە ڕئیس جمهوری و ڕئیس وزراء پێدا لە سەر و کۆمار و سەرۆکیان وزارات پێک دێت، بەڵام سەر و کۆمار هیچ دەسەڵاتێکی تەنفیزی نییە، جارێ نە صلاحیەتی دیفاع نە ڕئیسی جیازی تەنفیزیە نە مالیە نە علاقاتی خارجی، بەڵکو سەر و کۆمار پۆستێکی تەشریفاتیە بۆی هەیە ئیمزا لەسەر قانونەکانی پەرلەمان بکە لە ماوەی 15 ڕۆژە قبوڵێکی یا قبوڵی نەکا، ئەگەر قبوڵیشی نەکرد بە قبوڵ کراو حسابە و لەگەڵ هەندێک بابەتی ترا لەبەرەوە پۆستی سەر و کۆمار جارێ پۆستێکی تەنفیزی نییە، نەوەی کە کاندیدی داناوە ناچێتە حکومەتەوە معارەزا بێ و ئەو کاندیدێکی کە داناوە دەمانوێت بە هەموو عێراقی بڵێن تەنها یەکێتی و پارتی نوێنەرایەتی کورد ناکە، نەوەی نوێش کاندیدی هەیە نەوەی نوێش نوێنەرایەتی کوردەکە و ئێمە بۆی ڕازگۆم لەگەڵ تانا دەزانین ئەو کاندیدەمان دەرناچێت. ڕەنگە هەندێک کەس لای عەجایب بێ ئێمە نەچوونەتە سەفقەیەکەوە لەگەڵ هێزە سیاسیەکانەوە بۆی کەسێک بکەین بەسەر و کۆمار بڵێن فەرموو 150-200مان بۆ کۆکەنەوە، بەڵکو تەنها کەسێکمان داناوە بۆی نیشانی عێراق و هێزە عێراقیەکانی بدەین تەنها یەکێتی و پارتی نوێنەریان نییە و لە ماوەی ڕابردوودا بەداخەوە هیچ هێزێکی کوردی نەیتوانیوە کاندیدی هەبێ بەرامبەر کاندیدی یەکێتی و پارتی بۆ پۆستی سەر و کۆمار، بەڵام ئێمە وەکوونەوەی نوێ کاندیدمان هەیە و ئینشاءڵڵا وەکوتم ئەگەر تایبەت بە پرسیاری دۆمیشە ئەگەر خزمەتی خەڵک بکەن ئەم دەخاڵە بۆ هاوڵاتیان جێبەجێ بکەن کە هیچ خاڵێکی بۆ ئێمەتیانە ئەو کاتە بڕیارێکترمانە بێ، ئەگەر نا ئێمە لە سەرمانەوەی کاندیدەکەی خۆمان بەردەوام بین. ئێمە هەردوو لایەن بەڕاستەکەی وەفدیان ناردووە یا گفتوگۆ هەبووە بۆی کە دەنگ بدرێ بە یەکێک لە کاندیدانی سەر و کۆمار، بەڵام ئێمە لێرەوە ڕوونی دەکەینەوە ئەوەی کە هەیە دەیهێنینە بەردەم شاشەکانی تەلەڤیزیۆنەکان و بەردەم میدیاکان کە مەرجی ئێمە بۆی دەنگ بدەین بە هەچ لایەکیان ئەم خاڵانەیە ئەم دەخاڵەیە کوێم دەخاڵی جێبەجێ کرد یا لایەنی کەم زۆرترین خاڵی ئەمانەی جێبەجێ کرد و لە خزمەتی هاوڵاتیان نبوو دەست بەجێ دەستیان کرد بە جێبەجێکردنی ئەو کاتە ئێمە بڕیارێکترمان
تاوان پرۆژەکە ئێستا دەست بەجێ ئێمەینێرین بۆ هەردوو لایەنی یەکێتی و پارتی زۆر جار لایەنەکان بەداخەوە گلەیەکەن ئەڵێن نەوەی نوێ پرۆژەکان لە میدیا و بڵاوکاتەوە دوایی بۆ ئێمێنێر ئێمە پێمان وایە فەرقی نییە ینی خۆمە شتێک نیە ئەمە چکە بەلای ئێمەوە گرنگە بەڕاستی بۆی سەرێح بین دەنگدەرانمان هاوڵاتیان بۆی شتەکان بە شەفافی بکەین یەکەم جار لێرەوە بڵاوێکەکەینەوە لەگەڵ جەنابتانە و دوایش قەیچەکە بەڕەسمی بۆیان دەنێرین بۆ پڕی حرمەت و ڕێزەوە ئەو مانایەوە نییە کام دووشتە تەناقوز بێ یا ناکۆک بێ لەگەڵ یەکترا بۆ بەس تایبەت بۆی کە جەناب باسی کرد کە ئایا ئەم پرۆژە ئەم خاڵانە جێبەجێک یا جێبەجێ ناکرێ ئێمە بەشێکی 4 خاڵیاڵە لە دەست بەجێ هەندێک خاڵی ئەبێ پێش ئەوەی نەوەی نوێ دەنگ بدا بە هەچ کاندیدی ئەم مۆزوعەیەک لای بکرێتەوە جێبەجێ کرا ئەهلەمە سەرچاو جێبەجێش نەکرا ئەوە ئێمە بە هیچ شێوەیە ناچینە ناو ڕێکەوتنێکەوە تەنها وعد و بەڵێن بێ لەبەرەوەکو جەناب باسکردن لە پێشتا هەندێک ڕێکەوتن هەبوو بێ جێبەجێ نەکرابێ ئێمە ئەگەر ئەو پۆستەیەک لای بکەینەوە دواتر ئەم خاڵانە جێبەجێ نەکرا چی بە دەنگدەرەکانمان بڵێن لەبەرەوە بەلامانەوە گرنگە کە پێش دەنگدان لەسەر سەرۆک کۆمار هەموو ئەم شتانە ئیمزا بکرێ واژۆ بکرێ و بەشێک لە خاڵەکانی جێبەجێ بکرێت جەنابتان مزانیت پرسیارنی فەرق جار هەر توامێ بۆ هەموو میدیاکارە ئەزیزەکان حەزەکەم جار خەڵکێک ڕەنە لە دەرەوە قسەیەکە کات تەنانەت ئەگەر بە میدیاکەوە نزیک شوێ لە ئێمەوە چ غەڵەت هەر غەڵەتەوە ئەوانە بۆ معلوماتی جەناب تا مەسەلەی تاواکردنی نیساب و قسەیە نقاشی زۆری لەسەرە و بەحساب ئەو قسەی ڕاز نییە نیساب هەر 165 ئەندام پەرلەمانی پێویستە بێ و نیساب هەر تەواو بێنەوەی نوێ یا هاوکەمی لە پێناو خەڵکان بڕوانە ڕوا نیساب تەواو بێ و تقریبا نێوە هەمووتان جەنابتان حەوەش ڕۆژی تر ئەم قسەی من دەبینەوە بزان وایە نێوە جگە لەوەش ئێمە پێم وایە هەموو هێزەکان بە ئیتاری تەنسیقیشەوە بەشداری کۆبنەوەکە بن لەبەرەوەی قسە لەسەر کۆبنەوەکە نیە بەشداری بیان نابێ قسە لەسەرەوەیە کە ئایا کاندەکەمانە کشینەوە یا نایکشینەوە دەنگەدەینە کاندەکەی خۆمان یا دەنگەدەینە یەکێک لە کاندەکانی یەکێتی پارتی ئەمە ئەکەوێتەوە سەرجوابی ئەو دوو حیزبە کە ئایا ئەم خاڵانە بۆ هاوڵاتیانی ئەزیز جێبەجێ دەکەن یان نا خزمەتی خەڵک دەکەن یان نا ئەگەرێمە زانیمان هەش لایەنێکیان ڕازگویانە دێتە پێشەوە خزمەتی خەڵکەکە ئەم خاڵانە جێبەجێەکە ئەو کاتە ئێمە بڕیاریکتبانێت ئەوەی نان هەر ئۆپۆزیسیۆنە بین نەوەی بڕیاریدا هەر ئۆپۆزیسیۆنە بێ وەکو جەنابشتان باس کرد ئێمە بە هیچ شێوە لە هیچ مفاوزاتێکی پێکەنانی حکومەتانین هەر بۆ معلوماتی جەنابتان چکە جەنابتان سەحەفین مۆزوعی تەنانەت کاندیدی سەر و کۆماریش بە هیچ شێوەیە لە هیچ سەبقەیەکانین و دەنەکانیش دەریەخات ئێمە نەچین مفاوزات لەگەڵ هێزێکا بکەین بڵێن سەر و کۆمارمان بدەنێ هەر وەکوتم لە ڕووی ڕەمزیەوە سەر و کۆمار کاندیدێکمان داناوە بۆی هەموو دنیا بزانێ کە تەنها یەکێتی و پارتی نوێنەرایەتی کورد ناکەن هێزێکی تازە هاتووە نەوەی نوێیە نوێنەرایەتی دەنێکی زۆری ناڕازی هەرێمی کوردستانەکە ڕەنە نوێنەرایەتی تەنانەت ئەوانش کە دەنیان نەدا و هەر نەچون بۆ دەنگدان بۆیە حەزمان کرد بە هەموو دنیا بڵێن بە عێراق بڵێن بە هێز عێراقیەکان بڵێن نەوەی نوێش کاندیدی هەیە و لە داهاتوودا هەر بە معارزەی ئەمێنینەوە بە هیچ شێوەیەک ئێمە لەم خولەدا ناچنە ناو حکوومەتی عێراقیەوە بەشدار نابی ئەمە خۆت دەزانی کە وەزیران و زۆربەی جومگەکانی حکومەت دەبێت لەلایەن لای پارتی دیموکراتی کوردستان لێدوان یەکەم داواکاریە تایبەت لە پارتی دیموکراتی کوردستان بێتەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت و دووەم ئەوەیە کە بۆ حکومەتی بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و جێگرەکەی هیچ ڕێککەوتنێک کرابوونەوەی لەگەڵ لایەنەکان بەڵێ سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان بەڵێ جارێ یەکەم بۆی کاڵێم خاڵانە نام پێم وایە یەکێتیش دەسەڵاتی هەیە یەکێتریانی کەم دلم سنووری خۆی دەسەڵاتی هەیە دەسەڵاتی نییە مەسەلەن بۆ ناتوانێت لە حکومەت بکشێتەوە وانە بەخواگە حیزب لە حکومەتا دەسەڵاتی نەبێ کاتە بۆ لە حکومەتا بێت با بکشێتەوە و کاتە ڕەنگە هەر باشتر و خەڵکی بە شێوازێکی تر سەیری بکەن و نەخێر هەندێک خاڵ هەیە لێرە مەسەلەن بۆ غاز لێوێ گران نەبوو تازە لە سلێمانی گران بوو ئەو ئەزمیان دروست کردووە هەندێک شتر لایەنی کەم
هەمومان نەزانین کەیسە جۆرە لە دوو ئیداری هەیە سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین بە جۆرێک مامەڵاکەن هەولێر و دۆ جۆری تان لەگەڵ هەڵجا بڵین بە جۆرە ماوەڵاکەن هەولێر و دۆ جۆرە مامەڵاکەن لایەنی کەمیکێتی توانن لە زوونەکەی خۆیان هەندێک لەم خاڵانە جێبەجێ بکە پارتیژە توانن لە هەموو حکومەتە لە زۆنەکەی خۆیان جێبەجێ بکە ئێمە دەرگامان کراوەیە هەج هێزێ خزمەتی خەڵک بکات پێداچنەوە بە بڕیارەکەمانە بکەین سەبار بۆی کەوتێ بۆ پۆستی جێگەری سەرۆکی پەرلەمانوانە ئێمە تاوانەگەر شتێکمان هەبێەوە بە وازحی دێنە بەردەم خەڵک ئەگەر ئێمە ڕێکەوتنێکمان هەبوایە بۆ لەگەڵ هێزێکە ئێستا کاندیدەکانی جێگری سەر و کۆمەڵ جێگری یەکەم بێت چ جێگری دووەم بێ دەنگی زیاتریە نایمە بەس تقریبا دەنگی هاوپەیمانی لە پێناو خەڵکیاناتی کە 28 پەرلەمانتارە تقریبا لەگەڵ 5-6 پەرلەمانتاری سەربەخۆ کە دەنگیان بە ئێمە داوە ئەوەش دلیلی ئەوەیە کە هیچ ڕێکەوتنێکمان نییە و لە داهاتووی شاگەر هەندێک قسەڵۆکوانە ئەکرێت موقفینەوەی نوێ هێزێکی ئازایە ئەگەر نوێنێ بە دوای مەسلحەت و بەرژۆندیا بگەڕایەوە کوندێ هێزی ترە چوم عامەی وەزارەتی کرد وەزارەتی 10 ملیۆن دلاری بۆ پیا کرد وەزارەتێنا دوانی وەرەگر ئێمە بۆ معلوماتی جەنابتان جێگری سەرۆکی پەرلەمان و وەزارەتی کشاناینێتێ بەس بە شەرتێ بەشداری حکومەتمان کردا ڕەتمان کردەوە ئەگەر نەوەینێ بە دوای مەسلحەت بووە ئێستا حەزمان لە وەزارەت و لە پۆست و لە پارە ئەوانە بوو نەهاتین بین ئاوای داوای خاڵ بکەین بۆ هاوڵاتیان و بۆ خزمەتی خەڵک هیچ پەیوەندی تەلەفۆنی لە دوێ دەوەسەدان بۆیە وڵاو بۆ لە ئەڵێن مەسڵ بەزای سەرۆکی پارتی پەیوەندی بەڵ ڕێستان تاوان میدیای کوتاوان دەگرێزمە بۆ جەنابم تۆ حەق خۆتە پرسیارەکەی مجارێوەڵمەوە من لە پرسیاری کەسان حاج نابم چیشتان بە خەیاڵە هاو پرسیارکەن لەبەر پرسیاری خەڵکە تۆش لێم نەکەی لە فەیسبوک یەکێ نووسێت بەس پێم سەیرە میدیای کوردی باشە ئەگەر کامەسە تەلەفۆنی بۆم کردێ بەس من نۆی زین چۆن میدیای کوردی پێزانین بۆ نەگەر شتێکی وا دیعایەکی وا دوو لە ڕووی جەنابت درۆیەکی وا ئەگەر هەبێ بەس پێم بڵم بە منطقی ئەومتان ماشەڵڵا صحفی زیرەک و وریای یابێ ئەو قسەی کردی یابێ من قسەم کردی کە تەلەفۆنەکە نهێنی بێت چۆن قساکەین وانە ئەگەر نێژ بوو بێ ڕاست و ئەساسی نەبوو بێ ئەو قسان لەگەڵ ڕێز و حرمەتما و بۆ معلوماتی جەنابێت کاکەگیان زۆر قسە بەرەم بە دژی ئەما کرد جەنابتان شاهیدن زۆر شت دژمانەوتێ باوەڕ کە بەشی هەرە زۆری ئەم دیعانە هی ئەوەیە کە نەوەی نوێ خۆی نافرۆشێت نەوەی نوێ نەبووە بە سەبقە نەچۆتە ژێر باری هیچ سەبقەیەکەوە نەوەی نوێ لەگەڵ حیزبەکانی دەسەڵات ڕێ ناکەوێت بلێ ژێرە بڵێت چەند نمەیتێ و ئەم قسانەی من بۆ جەنابتان بۆ تاریخ بۆ مێژ و بۆ هاوڵاتیان ئەمێنێتەوە بزان ئێمە مانێکی تر هەفتەیەکی تر و هەفتەیەکی سەر و کۆمەڵ هەڵبژێرێت بزان دوای ئەو موقفان چۆنە کاکەگیان هاوڵاتیانی ئەزیز بیکەم بە قاعدە هەچ هێزێکی سیاسی ئەگەر خۆی بفرۆشێت ئەگەر دەنگی دەنگدەرەکانی بفرۆشێت بۆ وەزارە بە پۆزیان لە ژێرەوە بە پارە و بە مەسلحەت دوای خطابیە گۆڕێت دوای ناتوانێت و ئازادی بمێنێتەوە ناتوانێت دیفاع لە خەڵکە ناتوانێت ئاوای بێتە بەردەم ئەم مایکانە و ئەوەی لە دڵیایەتی بڵێ چونکە ئەو تەرەفەی کە پاری یاوتێ لێ قوڵ ناکە نەوەی هێزێکی ڕازگۆ بۆ ئینشاڵڵا و دەشیبین لە داهاتوە هێزێکی ڕازگۆ بێت جگە لە داواکاری خەڵک هیچ داواکاری شخصیمان نییە و من تەحەدای هەچی هێزی سیاسی عێراقی و هەرێم و کورد و عەرەب و لایەنەکانی ترەکەم تەحەدایانەکەم شێ ئەگەر حەز ناکەم من دێ قسەی تر بکەم شێ ئەگەر ڕاستەکەن تەحەدایانەکەم ڕۆژە لە ڕۆژان بڵێن نەوەی نوێ داواکاریکی شخصی هەبووە یا بەرژەوەندیەک یا پۆستیە یا داوای شتێکی کردووە ئینشاڵڵا ئێمە هەروە ژەمێنینەوە دڵنیاش بوو پۆست هەمووتانەزانەوەی کە بچێتە من حەز ناکەم نای ئەو لایەنانە بەرم لەبەرەوەی خۆتانزان لە ئیتیکی کۆبنەوەی سیاسی یا نردنی پێیان دەرەچێت ئێمە بۆ معلوماتی جەنابتان بۆی تەلمیحێک بدەمێ هەم هێزی براوە لە عێراق و هەم هێزی هەرێمی کوردستان وتوانە چ پۆستێکتان بە تایبەتی ئەو دووشتە بۆی دقیق زۆر گەورەی نەکەین جێگری سەرۆکی پەرلەمانمانەگەر بیستا لەگە وەزارەتەکانمان توانین وەریگرین ڕەتمان کردەوە توانێت هیچ پۆست وەزارەتێکمان ناوێت بەشداری حکومەت ناکەیت ئەو خاڵانەی کە تۆ باس ڕاتیان 30 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان کەژی جێبەجێەکە پێت وایە لەو ماوە کاتی کە تۆ دادناوە ئەو خاڵانە جێبەجێکرێت خۆ ئەگەر جێبەجێ نەکرێت ئەو کات هەڵوێست ئێوە چییە؟ دەستخۆش جارە هەر حەزکەم شتێ بە جەنابتان بڵێم خەڵکی هەرێمی کوردستان ئەحمەو یا مەحموو لەگەڵ ڕێزما بۆ هەردوو بەڕێزیای مەخسەمەکو هینێک ئەم بەڕێزیان و بەڕێزە ئەلف یان با یەکێکیان من بەسەر و کۆمار ئایا هەروە بن بەسەر و کۆمار یا ئێمە هەندێک خاڵیان پێ جێبەجێ بکەین ئەگەر جێبەجیان کرد ئەگەر جێبەجیان کرد و لە پێش دەنگدانەکە ئەگەر جێبەجیان نەکرد تەبەن ئێمە ئەگەر پێش دەنگدان لەسەر سەر و کۆمار ئەم خاڵانە جێبەجێ نەکەن لایەنانی کەمی دەست بەجێ بەشێکی جێبەجێ نەکەن بۆ ئێمەش هێزێکی سیاسین هەڵناخەتەوە بە ئاسانی ناچینە هیچ ڕێکەوتنێکەوە ئەبێ پێش حوتی دوو لایەنی کەم بەشە لەم خاڵانە جێبەجێ بکرێ و ئەوانەی تریشی بە ئیمزاکراوی ئیمزای بکەن و بڵێن پابەندی پێ لایەنی کەم من بەش بە حاڵی خۆم
حەزەکەم کە یەکێ بوو بە سەر و کۆمار تا ئێستا پۆست و بەرژەوەندی بۆ شخصی پێدەوڵەمەند بووە کۆمپانیای حیزبی پرۆژێ لە بەغا پێوەرگرتووە و حیزب دەوڵەمەند بووە. من حەزەکەم ئەم جارە سەر و کۆمار لایەنی کەم هاوڵاتیان نەوتەکان هەرزان بێت بەنزینەکان هەرزان بێ ئەوە بەسیترین شتە. لایەنی کەم موچەخۆران بەشێکی ئەگە بەشێکی پاشەکەوتی موچەکەیشان بێ بگەڕێتەوە. لایەنی کەم گەنجانمان خوێندکارەکانمان دەرماڵەیەکی خوێندکارانیان بۆ برێتەوە دەست بەجێ. لایەنی کەم مامۆستانی وانە بێژ فەرمانبەرانی کاتی خۆبەخشەکان ئەمانە لایەنی کەم بەشێکیان دامەزێن کە زۆریش نیە هەمووی 10,000 کەسن. لایەنی کەم هەندێک خزمەت بکەین بە خەڵک. من دەمەوێت و ئێمە وەکو نوێنێ و برادرانمان هاوڕێکانمان لە ئەنجومەنی باڵا ئەمڕۆکە کۆبنەوەمان کردووە حەز دەکەین سەر و کۆمار لە پۆستێکی شخصیەوە بۆ یەکەم جار بکەین بە پۆستی ڕەتی هەبێ بە خەڵکەوە. ئەگەر ئەمانە بێنە پێشەوە هەفتەیەکی تر گرفانی خەڵک باج و تاکس زەریبە لەسەر دوکاندارەکان ئەو شتانی تر کە باسم کرد گۆڕانکاری پێدێت. ئەگەر نێشکرا ئێمە ناچنە هیچ ڕێکەوتنێکەوە بە قسەش هەڵناخەتین. کەشی ئەوەی دێ و بەردەوام بەسی ئەوە پێنجانوای دەتوانین ئەم خاڵانتان بۆ جێبەجێکردنەوەی دواتریش هاوڵاتیان داوای ئەوە دەکەن هاوشێوەی بەنزین و ئەو ئاوی دابشرا بەسەر هاوڵاتیاندا شازوە عەبدولواحید قازیش دابین ئێوە پرۆژەی خوڵەتان هەیە. جاری یەکەم بەنسبەت ئەو خاڵانەی کە جەنابتان باستان کرد ئایا حکومەت بودجێ لە بەردەستە بودجێ لە بەردەستانی ئام خاڵانە تعجیزین یا تعجیزین نەخی پێم وایە هیچ خاڵ ڕەنگە یەک دوو خاڵی باوەڕ کە دوو خاڵی ڕەنگە ئێمە دراسەمان کردووە لە ئێستا زۆ قورس بێ بەڵام پێم وایە جارە بە ئاسانی هەش لە خاڵەکان هەر خاڵی زۆ بەسیتن بۆ معلوماتی جەنابێت بۆ معلوماتی بینەرانی ئەزیز پێم وایە کەتی پارتی پارێکی زۆریان هەیە پێم وایە ئێستا مانگانە پارێکی زۆری داهاتی هەرێم لە نەوت لە خاڵە سووریەکان لە داهاتی ناوخۆ دیار نامێنێ ئەگەر بەشێکی ئەو داهاتە بیگەڕنەوە کێشەی ئەم خاڵانە بەشی هەر زۆری چارەسەر بێت بۆ بەنسبەتەوەی کە جەنابوتی ئایا ئێمە غاز دابەشین و پاوشەوەی کە نەوت و بەنزینمان دابەش کردووە ئێمە لە پلانێکی ترداین لەگە برادران شاباسمان کردو حەقی ڕابردوش باسمان کردووە بیلەوەکەینەوە زەختێکی تر دروستکەین کە کێشەی غاز چارەسەر بکەین بیرمان لە ئالێتێک کردوتەوە و ئیشەڵا هەوڵ دەدەین کە ڕۆڵێکمان هەبێ هەوڵ دەدەین لە هەر شوێنێکە نەهامەتی هەبێ ناخۆشی هەبێ کێشە و گرفت بۆ هاوڵاتیان هەبێ ئێمە وەکو جوڵانەوەی نوێنێ وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن بەردەوام تەسیرێکمان هەبێ لایەنی کەم زەختێ بکەین ئەگەر لە 100 شتەکەش هەرزان نەبێت تۆزێک فەرق بکە مەسەن کاتی خۆی جەنابتان هەمووتان شاهیدن بەتەمام بوون بەنزین بکەن بە 1300 دینار لە ئیعلامەکانەوە پەرلەمانتار و خەڵک هات ئەو بەنزینە بە 1300 بەڵام لایەنی کەم شتێکمان کرد ئێستا بەنزینی 600 هەیە 800 هەیە یعنی تۆزێک ئەوەی کە ویستیان لایەنی کەم نەمانێش بگەنە ئەو ئاستە گران و شەڵا لە داهات شاوتا مەرجمانەیە هەرزانی بکەنەوە 500 دینار هەوڵ دەین بە پێی توانای خۆیان بەڵام خانم هەم جەنابەت هەم میدیا ئەزیزەکان حەزەکەم بزان هەم هاوڵاتیان ئێمە هێزێکی معارزەین جارێ ئێمە سوڵتەمان بەدەستەوە نییە جارجار لێرە و لێژ ئەگەر شتێکەکەین بۆ تەحەدای دەسەڵات دڵمان ژانەکە حەزەکەین زەختێ بکەین بەڵام ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە و پاشان بە پشتیوانی ئێوەی ئەزیز هاوڵاتیان لەم دەنگدانی داهاتوە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە ببینە هێزی سەرەکی لە هەرێمی کوردستان و کە پێم وایە مستەحیل نییە و کەس ئەم قسەیە بە خەون و خەیاڵ تێنەگات چۆن پێشوتوان لە عێراق مفاجات تۆمانەکەین ئەم جارش پشت بەخوای گەورە و بە پشتیوانی دەنگی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەنگێکی باش دێنین ئەگەر هاوڵاتیان پشتیوانمان بن ئێمە بینە هێزێکی کاریگەر ئەو کاتە زۆر شتێ خۆمان جێبەجێ دەکەین انشاءالله. سپاس. العراقية الإخبارية أستاذ شاسوان بالتأكيد هذا المؤتمر الصحفي هناك هدف رئيسي لإنعقاد هذا المؤتمر الصحفي لإيصال صورة أوضح للشارع العراقي ما هو الهدف الرئيسي من انعقاد هذا المؤتمر وقلت أيضا حضراتكم في السؤال الثاني هو أنتم على انسحاب من في حال يعني الاتفاق على مرشح رئاسة الجمهورية ما هي الشروط أو النقاط التي وضعتموها في حال انسحابكم من ترشيح لرئاسة الجمهورية؟ لأول مرة في تاريخ العراق وفي تاريخ السياسي الجديد في العراق حراك الجيل الجديد وحركة امتداد وبعض إخواننا من نواب مستقلين نعطي المقاعد البرلمانية مقابل الخدمات للمواطنين. شن هو يعني اللي الأحزاب السلطة يقدمها للمواطنين. نحن لأول مرة لا نريد أي المناصب ولا نشارك بالحكومة. هدفنا اليوم وإن شاء الله سوف يكون خلال الأيام المقبلة يكون لنا اجتماع مع إخواننا في حركة الامتداد وأعضاء الأعزاء المستقلين نقرر شن هو مطلوب للشعب العراقي. وبهاي اللحظة واحد من الشخصيات يصير رئيس الجمهورية. هل يصير رئيس الجمهورية
يعني يكون إلى منفعات شخصية أو يصير رئيس الجمهورية ويكون على الأقل هناك بعض منفعات للشعب العراقي وللمواطنين. إن شاء الله هذا هو نحن بصدده. شكرا. دەست خۆش پرسیارەکە خەمنە بێ وەکو گۆڕان ناکەم تۆ جەنابە لە میدیای گۆڕانەوە هاتوویت تاوانسەر سەر و سەرچاوم پرسیارەکە و جێڕێزە و پرسیاری خەڵکە و ڕاستەکەیت و خەڵکان لە ترسێکی بە ترسێکی شێ لەبەرەوەی خۆ دەزانی دەنگیان داوە بنەوەی وەکو هێزێکی ئۆپۆزیۆن قسەکە زۆر دقیقە بەڵام دڵنیا بە ئەو هەڵانەی کە لە ڕابردووە هەندێک هێزی سیاسی کردوێتی و ببرەکەم نای گۆڕانیان قسەوەی جەنابەت لەوین یعنی دڵنیا بە ئێمە وەکو فلیمێکی ملەوە لە بەدەستمانایە و سوودی لێ بین سود لە خەڵی خۆشمان وەرەگرین لە حیزبەکانی تر لە حیزبەکانی دەسەڵات ئەو غەڵەتانە ناکەینەوە. بەڵام خانم گیان ئێمە هێزێکی سیاسی نین ئێستا بچین ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ یەکێتیە لەگەڵ پارتیە مۆ بکەن حەزکەمە بۆ ملای واضح بێت دەخاڵە نۆ کورسین بە دەخاڵ شێم دەخاڵە بۆ خەڵک جێبەجێکات جا باس بێنە گلی لە منکەن بڵێن شاسوار خۆی فرۆشتۆ بڵێن نوێنێ خۆی فرۆشتۆ خواکە و دەخاڵە بۆ خەڵک جێبەجێکەن هەموو گلیەکان بێنە سەر من ئێمە ناچین وەزار وەرگین وەکو هەندێک هێزی سیاسی وەزارەتمان نایە پۆستمان نایە منفعەت شخصیمان نایە نەماوە تۆ چەند مدیر عامان بۆ دامەزێن نەماوە تۆ چەند وەکیل وەزیرمانێنێ نەماوە تۆ چەند وەزیرمانێنێ نەماوە تۆ ماڵانە بودجەمان بنێ بۆ خۆمان نەماوە تۆ چەندمان پارەیەنێ ئەڵێن ئەم دەخاڵە خانەنشین پاشەکەوتی موچە فەرمانبەرانی گرێبەست هەموو ئەوانەی کە باسمان کرد هەموو ئەم خاڵانەی کە گرنگن بە قوتی خەڵکەوە نەوت غاز بنزین ئایا ئەمانە جێبەجێکن بۆ خەڵکیانە وەڵای ئەگە کردیان چش ئێمە وەکوتم ئەو پەرداخە زەهرا خۆینەوە ئەو دەنیان پێدەین بەڵام مهم وایە هاوڵاتی ئیسپادەکە هێزی سیاسی بۆ دروستە بێ خۆ من نەموتۆی سە ناچم لەگەڵان ئیتفاقم بڵێم وڵات تەواو ئیترێکێتی و پارتی هیچ غەڵەتێکیان نییە زۆر باشن عیبیان نیە نەخێر مناڵم ئەگەر سەر و کۆمارتان وەرگر چیەکەن بۆ خەڵک خزمەتی خەڵکیان کرد پێم خۆشە بابیکەن با دوایش بلێکە بێتەوە سەر حەسکەی هەرچی ئەو ئەزیزانی کە ڕخنیان هەیە ڕخنە لە من بگرن بڵێن وڵات شاسوار نۆ کورسەکەی داوە لە بەروی داوای داواکاری بۆ خەڵک و بۆ هاوڵاتیان کردو خۆ ئەگەر نەیان کرد ئێمە بە هیچ شوێنە لەگەڵیان نەڕێکەوتمانە نەڕێژەکەین لەگەڵیان و بۆ معلومات ئەمەش ڕێکەوتن نییە ئەمەش ئەڵێ دەخاڵە بۆ خەڵکی بکەن کردیان ناخۆی اتفاقی استراتیژی نییە من بچم لەگەڵیانە پێشەوە ئێمە بێ بۆوان بکەن پێشەوە ئەبێ ئەو خاڵانە جێبەجێکەن شتیوان ناکەین هەردوو لایەنەکان بە فەرمی ئەگەر بۆ لای خۆشم نەبێت وەفدیان ناردەوە بۆ لای نەوەی نوێ بۆ لای برادران لەگەڵ فراکسیۆنەکەیە هەردوو لایەن بەلایەنەوە گرنگە نەوەی نوێ دەنگ بابەکان دەکەی ئەوان هەندێک قسە و قسەڵۆک لە ئیعلام بڵاوکردەوە نیسابوانە و مۆزوعی نیساب ڕاز نییە هەردوو لایەن قەلەقن هەردوو لایەن پیان وایە کە ڕەنگە لە خولی دووەمە 65 ئەندام پەرلەمانیان بۆ مسۆگەر نەکرێت بۆیە بەلایەنەوە مهمە نەوەی نوێ و هاوپەیمانەکانی نەوەی نوێ دەنگ بدەن بەوان بەڵێ هەردوو لایەن داوایان لێ کردوین بۆ ئێمە خاڵەکانمانەوە لە داهاتووشا بڕیاری کۆتایمانەین کە چیەکەین و چی ناکەین ئەو داواکاریانی ئێوە لە ماوەی ڕۆژدا چۆن جێبەجێ دەکرێت هەندێکی هەمووی نا مەسەلەن ناتوانن بۆ بانزین هەرزانکردنی سە بڵێنەوە بازیمان کردەوە بە 500 وانە هەندێکی بۆ نمونە ئێماڵێن فڵانە شت هەندێک خاڵمانەوەی کە زانیمانە منطقیە نووسیمانە بێ دەست بەجێ ئەینا من جەزام هەندێک خاڵ ئاخ لەبەر ئەو دوو سێ خاڵە و سێ چوار خاڵە پێمە وایە جێبەجێکرێت ئێوە لە ژێر فشاری یەکێتی نیشتیمانی کوردستان داواتان لێ کراوە کە دەنگ بدەن بە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێوە ئەگەر دەنگ نەدەن
بە هیچ کاندیدێکی پۆستی کۆمەڵ پێدوانی ئەمە لە بەرشەوەندی کاندیدێکی پێشبانی کوردستان بێت. بەڵێ جارێ یەکەم باوەڕ ناکەم لە ئیستا فشار بکەن سوێستا کاتێوەیە کە هۆنی خۆ دەزانی پێیسان بە